لەم کۆبوونەوەیش لەگەڵ وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان تەکیدمان لەسەر ئەوە کردەوە و باوەڕیشمان وایە هەردوو هێزە حکومڕانەکە لە هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ بەجددی لەسەر دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان وەقفە بکەن مەسلەی داهات مەسلەی شەفافکردنی سەرچاوەکانی داهات مەسلەی نەوت کە پێکهێنەری ئەساسیە سەرچاوەی داهاتی سەرەکی هەرێمی کوردستانە و داهاتە ناوخۆییەکان هەمووی بە شەفافی بخەنە بەردەستی هەرێمی کوردستان و بەسەی تر کۆتایی بێ مەسلەی بندیوار مەسلەی ئەو هەموو بەهەدەردانانەی کە لە سامانی گشتی هەیە وە کۆتایی بۆ بێنن کە فەرمانبەری ڕاستەقینە لە هەرێمی کوردستان باجی گەندەڵیەکان بدە باوەڕمان وایە ئەوە هەنگاوی دروستەوە ئەوە خزمەتە بەم قەوارە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوەی ئێمە بیسمان تەمان لە کۆبوونەوەکە ئەوان هەردووکیان بۆ چوونیان وایە کە دەبێت فعلەن ینی هاوڕابوون لەگەڵەوە بۆ چوونانێک کە ئێمە باسمان کرد و ئێمە پێشمان وایە تەبەن ئەوان کە لە حکوومەتن ینی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بزوتنەوەی گۆڕانیش ئێمە بۆ چوونی خۆمانمان پێوتن و پێمان وایە ئەوانە پێداگیری زیاتر بکەن لەوەی کە چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان دەست پێ بکرێت.